کە پێشکەش بەم سەرمایەدارە نیشتیمانی دەکرێت مامۆستادان عومەر بەڕێزان ئێستاش بفەرمونون بە خولێکانی بەڕێز بفەرمون لەگەڵ کاری بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا نەوزارەجی بابکەن. سەرەتا بە ناوی خوا من مامۆستا نەوزار نەجیب خەڵکی خورماڵم. سوپاس و دەستخۆشیم بۆ شارەوانی خورماڵ لەگەڵ کۆمەڵێک چارەگوانی ناوشار توانیان بە هەماهەنگی بە ڕاوێژ لەگەڵ شارەوانی خورماڵە کەسایەتی شار یا کەسایەتی ساڵ بۆ ئەو کەسانی کەوا خزمەت و بەخشندەیان هەبوو بۆ شارەکە. ئەلحەمدولیلا ئەم ساڵ بە هەموو لایەکمانەوە بە ئێمەش و بە شارەوانیشەوە کۆک بووین لەسەرەوەی کە کاک حاجی تایر کەسێکی بەخشندە و کەسێکی دیار و ناودار، کەسێک خۆنەویست، کەسێک بە بەردەوامی لە هەموو کێشە و گرفتەکانی ئەم شارە دەستی خێری هەبووە بۆی ئەم ساڵ بەخۆشبەختیەوە خەڵاتی ئەم ساڵ بەخشرایە کاک حاجی تەمەناکەم کاک حاجی تەمەنی پڕخێر و پڕبەرەکەت بێ، زیاتر ماڵ و ژیان و دین و دنیا و قیامەتی باشتر و ئاسوودەتر لە ئێستا و خۆشتر و دنیای باشتر بێت. بەڵێ ئێمە کۆمەڵێک چالەگوان کە زیاتر لە 12 کەس بووین بە ڕاوێژکردن لەگەڵ شارەوانی خورماڵە پرۆژەکەمان خستە بەردەم شارەوانی خورماڵ. شارەوانی خورماڵ بۆ خۆی کۆمەڵێک پرۆژەی هەیە، کۆمەڵێک کەسایەتی کە ئیشی خێریان کردو لە خورماڵە. ئەوان ئێمەش و ئەوانش گەشتی نەقەنەعەتەوە کاک حاجی بۆ ئەم ساڵ بۆ یەکەمین جار بۆ یەکەمین خەڵاتی ساڵ کاک حاجیمان هەڵبژار. هەڵبەتە شارەوانی خورماڵ بۆ داتانی کە لایەنە ئەوان زیاتر معنی بوون بە کارەکە. بۆ جوان نەبین بەخوا قەسەم دەبەخشین کەم ناکە. من خۆم بە چاوی خۆم دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە ئەمڕۆ ڕێزلێنانە کراوە بۆ من سوپاسی خوا دەکەم. ئەم ڕێزلێنانە گروتینێکی ترە دابم کە بەردەوام بم لەسەر خزمەت چیم کرد بێ زیاتری بکەم. ئەم ڕێزلێنانە بۆ من کراوە بەڕاستی شۆق و زۆقێکی تریانە بە من کە سوپاسگوزاری خوام کە ئاوا خەڵکاتۆ بەرەوپێری و کارانەی کردومە بێزراو نەبوون. کارێک بووە کە خەڵک لێ ڕازی بێت، خی گەورەشی لێ ڕازی بێت، لێمان ڕازی بێت. ئینشاءڵڵا بەردەوامی بێت لەسەر کاری باش. باوەڕت بێ ئینسان ئەگەر بەخشندەبی لە هەر بوارێکا ببەخشی هەر دەرونت ئارامش و ئیسراحەتە زیاتر لە مزگەوت و لە خزمەتی خەڵکی فەقیر و من لە هەموو بوارێکە ئەلحەمدولیلا تا بۆم بکرێت نامەوێت حەسریکەم لە یەک شتە. سوپاس بۆ خوا بیداد لە کاری خەیری مزگەوت تا بەردەوام بووم و ئەو ئیشەش کردومەوە پرۆژەیەکی گەورەیە نوێ لەگەڵ حیاتی خۆما خۆم خزمەتیکەم و خۆشم بەردەوام بم تا ڕۆژی لە دنیاما بووم. ئەم پرۆژەیە ئازیسترین پرۆژەمە و نوێ خزمەتی کرد. وكان الله على كل شيء قديرا. دکتۆر ڕەزوانی یاڵان پێیم لە قەزای گوڵعنبەرین لە مەراسیمی ڕێزلێنان لە پیاوێکی شایستە، لە پیاوێکی دیار، لە پیاوێکی دڵاوە و سەخاوت کە ئەمڕۆ لە قەزای گوڵعنبەر بڕێوەیە بین لە پای ئەو خزمەتانەی کە کاک تایر سەرگەتی کاک حاجی کردوویەتی بۆ ناحیە خورماڵ بۆ قەزای گوڵعنبەر. ئەتوانین ئاماژە بەو خزمەتگوزاریانەی بدەین کە بۆ دەڤەرەکە کردوویەتی یەک لەوانە پرۆژەی پاسکی سواری دروست کردووە و دواتر ئەم هۆڵی بۆنانەمان هەیە کە لێرە مەراسیمەکەی بۆ بەڕێوە بێن تەواوی فێنەکەرە و تەواوی ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ هۆڵەکە دروست کراوە لەسەر ئەرکی بەڕێزیان بووە و چەندین پرۆژەی تر لە بوارەکانی تردا هاوکاری سەرجەم چین و توێژەکانی شارۆچکەکەی کردووە بۆ نمونە لە بواری وەرزشدا هاوکاری تیمی کاراتی کردووە، هاوکاری هەڵبژاردەی تۆپی پێی کردووە و بەدەر لە پرۆژە گشتیەکانیشی چەندین جار هاوکاری مرۆیی دەستی خێری گەیاندوتە خەڵکی ناوچەکە لە نەدار، لە فەقیر، لە هەژار و جوانترین پرۆژەشی ئەو مزگەوتەیە کە مزگەوتە هۆڵە حجرەیە لە قەزای گوڵعنبەردا ئامادەی کردو و سازی داوە. ئەندازیاریەکان لە جێبەجێکردنداە کە مزگەوت و حجرە و هۆڵی 28 ژووری حجرە و باخچە و چێشتخانە و شوێنی حەوانە